جه برنامه کد کنکشن دنگی امریکا ل واشنطن پایتخت از صالح دمیجر لگل هفکارین خواه به خیرهاتنا و دکم و به سلوچه آن دست برنامه دکم. دانه یکم واکسینا کووید 19 ل امریکا تی بلاف کرن. پشتی خو پیشاندان هریما کردستان چالکوان بحثا پیوستیا چاکسازین پراتیکی دکن. موزیک جنکی موصله به موزیک دل نخوشن کرونای آرام دکه. لامریکا یکم دانه واکسینا کووید 19 تی بلاف کرن و وی هفته نزدیکی 3 میلیون درزی دگهن ولایتانو ده دسپیک دا کارمندین ساغلمی ین کود انین پیشین روبروبونا ویروس دنه وان درزیان وردگرنه آگاهین بهتر ده وی راپورته ده. لەم ساتە تاریکانە کاتی هەبوونی هیوایەکە ئەم هەفتەیە بارهەڵگرەکان کەوتونەتە گواستنەوەی ڤاکسینی کۆڤید 19 بۆ سەرتاسەری ئەمریکا 2 ملیۆن و 900 هەزار ڤاکسینی ڤایزەر بەڕێوەیە وەکو قۆناغی بەرایی ئەو ڤاکسینە دەردێتە کارمەندانی تەندروستی و هاوڵاتیانی بەتەمەن بەکارهێنانی ڤاکسینەکەش لە کاتێکدا ژمارەی توشبوون بە کۆڤید 19 و مردن لە ئەمریکا لە هەڵکشاندایە زانکۆی جۆن هۆپکینز ڕایانگەیاندووە تاکو ئێستا لە ئەمریکا 300 هەزار کەس مرد و ویلایەتی نیوجێرزی یەکێکە لەو ویلایەتانەی زۆرترین توشبوون بە کۆڤید 19 بەخۆدیوە و پەتاکە بە قورسی لێداوە. بۆ هەمومان هەواڵە خۆشەکە ئەوەیە لە کۆتایی تونێلەکە ڕووناکیەک هەیە ڤاکسینەکە دەمان بژێنێتەوە وەلێ ئەم چەند هەفتەی داهاتوو وەک دۆزەخێک دەبێت لە خەڵک دەپاڕاینەوە تکایە چاودێری خۆتان کەم مەکەنەوە. لەگەڵ بەکارهێنانی ڤاکسینی ڤایزەر بەڕێوەبەری خۆراک و دەرمان لە ئەمریکا چاوەڕوانی ئەوەیە بە خێرایی بڕیار بدەن لەسەر ڤاکسینی مۆدێرناش لە لایەکی ترەوە کاربەدەستانی تەندروستی نیگەرانیان نەشاردۆتەوە لە هەندێک خەڵک کە نایەنوێ ڤاکسینەکە بەکاربێنن. ئەزانی خەڵکانێکی زۆر هەن لەبەر کۆمەڵێک هۆکار نایەنەوێت ڤاکسینەکە بەکاربهێنن لەبەر ئەوە باوەڕم وایە لە ڕووی پارێزراوی و کاریگەری و بەهای ئەم ڤایرۆسەوە پێویستە کۆمەڵگا تێبگەێنین. سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان ئەنتۆنیۆ گۆتریس ئاگایی دەدات لەوەی بەکارهێنانی ئەو ڤاکسینە سنوردار بکرێت و وڵاتانی هەژار بکەونە ململانەی بەدەستهێنانی ڤاکسینەکە وەک بەڕێوەبەری نایجیریا لە زانکۆی جۆن هۆپکینزی نێودەوڵەتی ڤاکسینەکە ئاماژەی بۆ دەکات کە مەترسی تریش هەن. لەکوێوە پارە دێنن بە دڵنیاییەوە ئەو پارانەی بۆ بواری تەندروستی دیکە دانراون ئەگەر بیر لە قورسایی نەخۆشەکان بکرێتەوە ئەوە دەبینین زۆر کەس دەپرسن چ بەرژەوەندیەکەیە لە گۆڕینی سەرچاوەکان بۆ بەدەستهێنانی ڤاکسینەکە جگە لە بەرنامە و پلانە تەندروستیەکانی دیکە. ڤاکسینی دیکەی کۆڤید 19 بەڕێوەیە هێشتا کاربەدەستانی تەندروستی جەختەکەنەوە سەبارەت بەم ڤایرۆسە هیچ شتێک لە ئاگاهیەکان گرنگتر نییە. ڤاکسینەکە بۆ ساڵی 2021 هیوایەکی زۆرمان پێدەدات بەڵام زۆربوونی ژماری توشبووان بەم دوایانە هەڵوەستی دەوێت هێشتا پێویستە لەسەرمان دەست بگرین بە خۆپارێزیەوە دەستەکانمان بشوین و ماسک بپۆشین و پارێزگاری لە دووری نێوانکەوتن. بەڵافکردنا ڤاکسینا کۆڤید 19 لە بریتانیا جی بەردەوامە و وانین داگرتی لە سەرانسەری وەلێت ئامادەنە ji بۆ گەهاندنا ڤاکسینێ بۆ ناوەند و جihên destnîşankirî. Ev 800,000 derzîn ku niha belav dibin beşeke ji qonaxa yekema programa Brîtanya belavkirina vaksînê ku demekê berê vê mehê dest pê kiribû. Brîtanya ku ta niha mirina bêhtirî 64,000 kesan bi sedema koronayê ragihandiye bi karanîna vaksîna Pfizer û BioNTech vê mehê erê kiribû bû welatê yekemê cîhanê di wergirtina vaksînê de. Berpirsan got wan karîbûn vaksînê li navendên pêwîst belav bikin piştî çareserkirina hin zehmetiyên lojîstîk yên girêdayî vaksîna ku divê di pileya sermaya heftê jir sifrê de bê parastin. Di demekê de ku hejmara kesên koronayê li Tirkiye her diçe bilindtir dibe, hikûmet hewl dide ku vaksînekê wergire û Wezîrê Saxlemiyê Ferhetîn Koca çend rojan berê behsa vaksînên Rûsî û Çînî kiribû. Ji bo ronîkirina vê mijarê ez bi pizîşkê nexweşiyên penceşêrê li Amedê Diktor Halis Yalikaya re axivîm.
یالیکایا اندام یکیتیا پزیشکین ترکیه و وی بحثا گرینگیا ورگرتنا هر واکسینه که کرد. ترکیه دوی واری دا وقتی یکیتیا پزیشکین ترکیه ما هشیار کربو دمکی هجا دست پی که داشت بر که دما که او پاندمی درکت خوله همو کسی زانیار دی گوتن که خلاصی به واکسینه براستی جی خلاصی اماج به پاندمی واکسینه این حال سر وی واری یعنی سر واکسینه گلک خواهد کرد و هر وها گلک امبیجن جور به جور واکسین هنه ادخوازم یکم جار وی تشتا زلال بکن که نتویا واکسین نینه یعنی دبی که واکسین درکت خوله او ایدی ببه ین مالن همو جیهانه یعنی نتویا وی نینه یان چین یان روسی یان امبیجن امریکا یان فایزر یان آسترازینکا یعنی وقت که او کامپانین که بناوتین کرن لی ترکیه دوی واری دا که ماسیه که آخه هیت او جی چیه تنه به یک امبیجن کامپانیه را هفدیتن کر و وقت که تید هاتی داخل کرن که 5 میلیون دوز اوی تنه جی چینه بگریس بگوره دکتور از خفتنا تدبرم یعنی دوی درباره دج آلیه تندرستی و آلیه هم ببیجن زانستی و فرق و جیاوازی دناوینا وان واکسینان دا نینن یعنی اولاتانا اگر سینورین سیاسی نبن یعنی چما هر ولاتک به باوکی تایبت یعنی جبو خل سر واکسینه که کار دکه و ترکیه برای خواهد بهتر در روسیا و چینه دوی درباره ده راستی جی یعنی دوی واری دا هن تشتین سیاسی هیا بله یعنی واکسینا یعنی چوا که هاتنه چیکرن هاتنه دامزداندن هاتی افراندن او گرینگه yani yan embejin Pfizer, BioNTech ve Almanya ku lüdere yekem can İngilistan'ı desturdan olüdere dest bir vaksine kirin ev teknolojiye ki nuye yani de hela vaksine da tişteki nuye ku afrandına ev teknolojiye mRNA ku dibejin ev genetik derbasti laşın mirova dikin ev tişteki teknolojiye ki geleki nuye böyle yan Çin'e o yan Rusi wan ev teknolojiye kerdin ve vaksine afranda ev teknolojiye kemji em dinasinen yani ber vaksinen dinekeji em je agahtarın و ام دوین یعنی کا اوی چوا چه انجام بده او دیاره براستیجی بولمه دوی وارد تشتکی باشه دکتور بلاو کرنا ویل ترکی هر حالا بحثا یعنی هین قناغه که بلکی زویا بحثا ویکی دکن لی اگر گهشت ترکی اگر ترکی کارب وان در زیان همی ورگره چج روسیا به چج چینه به و چج ین اوروپی یا امریکی بنجی بلاو کرنا ویل ترکی و چاوا به حسانی به امزان ترکی ولاتی مزن او لجهاندنا وان بو هر گندکی بو هر باجارکی و یعنی کی زحمت به راستی جی دوی واری دا جی زلالتینی نه یعنی ترکیه به پیواجوی ویروسا کرونا راستی جی زلالی نمشان و نل گوری زانستی نمشانده یعنی دسته که دا حتی ها بانگ دکرتم مدگوت دبی که اف پیواجول گوری زانستی بمشاندن و هر تشت زلال بی یعنی او رژین نخوشی و او رقم نخوشی همون کی جان باجارو کلکو چه هیه دبی که بیکرن دوی واری دا راستی جی ترکیه بو رای گشتی به زلالی به پیواجوی نه مشاندن تبیه ما اوه که وان تشتانجی نجد هلا سیاسی دا بمشینن لگور زانستیه بمشینن بله دکتور یعنی شعاری بهای واکسینه دا هر حال یعنی وزارت ساغلمیه ترکیه وزارت تندرستی بحثوان پلانان کریه نکریه گلوه به پرام به او به پرابش بو خلکه زان خلکه کی پریشان لناف ترکیه هیا کو نکارن درمان گران بستینن نتنیج بو واکسینج بو گلک درمان دنجی آلی کاری دوی درباره دوش بو ولاتین ترکیه ببه نبه یعنی پلان وزارت ساغلمیه تشکی دیار دوی درباره ده هیا یا نه راستی توی گفتن که اوی بپره واکسین بدن گل بله دوی حالی تاجی فهم فکر هنه جبر که 107 میلیون پیدویا ترکیه به واکسین هیچ بر که دجارا هر کس بو واکسین بله بله حتی ها
تەنێ پەیوەندی بە یەک کامپانیدا دانیە و ئەو جی دبێن 5 میلیۆنە ئەو 5 میلیۆنەوەی چاڕێ بەلاکردن gelek fikar hene lê em dibên em daxwaz dikin ku ji hemû kesî re bê perebên kirin. دکتۆر هەڵسیالکایە ئەندامێ یەکیتیا دکتۆرین تورکیەتی ji bajarê Amadê bi riyasakayê bi merhebî gelek spas bi baştara minate. Spas baş serçawa. Li bajarê Musilê mûzîkjenekî genc li nexweşxaneyekê bi jenîna mûzîkê dilê nexweşan xweş dike û dibêje ew bawer dike ku mûzîk sîstema berevaniya li dijî laş li dijî vîrosê bihêztir dike. Her hal renge ev ji aliyê zanistî de ne gelekî durist be lê ew dihêle nexweş bi aramiyê hest bikin. Pemnêrê dengê Amerîka li Musilê serdana nexweşxaneyê kir û ev raport amade kir. Gencekê bajarê Mosulê her heftiyê 2 yan 3 rojan terxan ketin ji bo jenîna Amîrê Kemanê di nava nexweşiyên tojboyên vayrosê koronayê da. Merem ji evî karî ew e ku bergîriya laşê nexweşan berz ketin û bi rêka guhdarîkirina mûzîkê û bi heman demda namekê bigehînte gişt hunermend û mûzîkjenan ku çalakiyên xwe car car li nexweşxanên vayrosê koronayê bikin. اليوم حضرت Evro ez nexweşxana şîfa amade bûm beşê nexweşiya vîrusa korona min nameyek gihan birayên xwe yê tûşbûyî birêka mûzîk û hunerê merama min ji vî karî ew e ku bergiriya laşê wan bihêz bikim û ez her du rojan carekê tên vî cîhanê nameyekê digihînim nexweşan ji folklorê Musilê. Tojboyên vayrosê koronayê wesa diyar dikin ku ew pêdivî karên wesan e ji ber ku her demê ew guhdariya mûzîkê dikin hestekê gelek xweş li cem wan durist bîtin û di heman demda êş û azarên xwe ji bîra dikin. Ev kara alîkariya mirov dike ta ku mirov hest bi jiyanê bike û alîkariya mirov dike ku mirov ber bi paşerojeke geş û ron biçe û bi anahiya Xwedê û mûzîkê hemû tişt wê baştir bibe. Rêveberê êk ji nexweşxanên vayrosê koronayê wesa diyar ketin ku mûzîk ne dermanê vayrosê koronayê ye. Belê bi rêka mûzîkê hestekê xweş li cem tojboyên vayrosê koronayê durist ketin û derûnê wî têk naçîtin. هذا مثلا العلاج بالموسيقى. Çareseriya bi mûzîkê ne çareseriyeke yekser e. Belê bergiriya laşê nexweş bihêz dike û derûniya wî aram dike û ev fakterin ku laşê nexweşan bêtir çareseriyê werdigire û bi lez çareser dibe. Mûzîk ne bi tenê bû nexweşiya koronayê mirovî aram diketin, belku her kesê çi nexweşiyek hebîtin dema guhdariya mûzîkê diketin êkser aramî û rihetî li cem peyda bîtin û hizra azar û janên leşê xwe naketin. Kawa Umer Dengê Amerîka, Mosul. Piştî bêhtirî hefteyekê ji xwepêşandanên tundên Parêzgeha Silêmaniya Herêma Kurdistanê li dijî hikûmetê û krîza aborî hêzên ewlekariyê êdî rewş kontrol kirine û nahêlin xwepêşandan bibin. Lê çalakvan û şîrovekar dibêjin takereya çareserkirina pirsgirêkê ew e ku xemên xelkê neyên paşguhxistin û dest bi çaksaziyên pratîkî bibe. Pemnêrê me li Silêmaniyê ronî dide serveyekê. خۆپیشاندانەکانی هەفتەی ڕابردوو لە سنووری پارێزگای سلێمانی لە هەرێمی کوردستاندا بووەتە جێی مشتومڕ لە لای هاوڵاتیان و شیکاران و چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنی و بەشێکیان پێیان وایە پێویستە بە شێوەیەکی جدیتر ئاوڕ لە کێشەکان بدرێتەوە. خۆپیشاندانەکانی هەفتەی ڕابردوو هەرێمی کوردستان فۆرمێکی تونند و تیژی وەرگرت و لە ئەنجامدا 8 خۆپیشاندەر و 2 کارمەندی ئەمنی گیانیان لەدەستدا. لە کاتێکدا بەشێکی هاوڵاتیان دژ بە دۆخی دارایی و نەبوونی موچە خۆپیشاندانەکانیان ئەنجامدا چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنی پێیان وایە پێویستە بە شێوەیەکی قوڵ لە سەرچاوەی کێشە و خۆپیشاندانەکان بڕواندرێت. یعنی یەکێک لەو کێشانەی کە هەیە مەسلەی پرسی عەدالەتی کۆمەڵایەتیە لە وڵاتەیە، مەسلەی چارەسەرنەکردنی پرسی گەندەڵیە کە قسە و باسێکی زۆر زۆری لەسەرەکرێ، بەڵام بەداخەوە لە حکومڕانانیە ئەوانەی کە هەرێمی کوردستان بەڕێوابن و دەسەڵاتیان هەیە لە 3 دەی ڕابردووانیان توانێت چارەسەر ئێمە بکەن.
لە هەمان کاتە مەسلەی پرسی بێکاری گەنجان ئەوە یعنی زەمانێکی زۆرە مودەیەکی زۆرە گەنجان بێکارن گەنجان هەلیکاریان بۆ دەسەبەر ناکرێت یعنی ئەمە کێشەیەکی گەورەیە کە دوجار تۆ گەنجێکی دڵشکاوی بێمتمانەی نابەرپرسیاری جۆرێک لەوە دروستەکەی کە تۆ گەنجەکانت داینەمۆن گەنجەکانت نەوەی ئایندەن گەنجەکانت سەرکردەی ئایندەن. شارەزایان باز لەوە دەکەن پێویستە لایەنە پەیوەندیدارەکان تووڕەیی هاوڵاتیان بەرامبەر بە دۆخی دارایی بە جددیتر وەربگرن و هەوڵ بدەن چارەسەری کێشەکان بکەن ئەگەرنا ئەم جۆرە پێشهاتانە بەردەوامیان دەبێت. خۆ کۆمەڵگاش پێویستی بە بژێوی ژیانە ئێمە بینین زۆربەی ئەو گەنجانە خوێنکارن یان هەلیکاریان لا دەست ناکەوێت ئەوانەی کە پێویستە دابینیکەن هەلیکارە بۆ گەنجەکان وە کارگەکان بخەنە گەڕوە هەروەها موچە بدرێ بە خانەی شەهیدان و ئەمسال و ئەوانە هەمووی بژێوی ژیانە کە ئەبێ لەم ئەم دەسەڵاتەوە بکە ئەم کۆمەلگای ببژێنێتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەبوو جددیتر بووە لە چارەسەرکردنی بەڵام بەداخەوە هەتاوەکو ئێستەوە پێویست جددی نەبووە هەندێک کار کراوە بەڵام لە ئاستی پێویست و تەموحی کۆمەلگایان نەبووە بۆیە یعنی چارەسەری ئانی کە بکرێت لە ئێستا لە ڕاستیە ئەوەیە کە ئەو گەنجە دڵشکاوانە بڵێن ئاش بکرێنەوە متمانیان بۆ بگەڕێنێتەوە دەستیان بگیرێ هاان بیرێن هەلیکاریان بۆ دەستەبەر بکرێ. لە هەفتەی ڕابردوودا لە چەند شار و شارۆچکەیەکی پارێزگای سلێمانیدا خۆپیشاندان دژ بە دەسەڵات بەڕێوە چوو خۆپیشاندەران هەستان بە سووتاندنی بارەگا حزبی حکوومیەکان و هێزە ئەمنیەکانیش بە بەکارهێنانی هێز ڕوبەڕووی خۆپیشاندەران بوونەوە. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. دۆزە زارۆکێکی کورد خۆپیشاندانên هەرێما گەرمیاندا گولەیەک لە ستویەوی کەتبوو بالا دەستگەهên medyayên هەرێما کوردستانی کشاند. Zarokê 13 salî Hesên Elî Kleenex difrotin dema ku gule lêket û du gencên xwepêşander ew veguhestin nexweşxaneyê. Pemnerê dengê Amerîka Dilşad Enwer serdana mala Hesên kir û bi bavê wî re axivî. حسێن عەلی ئەو مێرد منداڵە کلێنس فرۆشەی کەلارە کە شەوی خۆپیشاندان فیشەکێک بەرملی کەوت و بریندار بوو. حسێن شەوی خۆپیشاندانەکەی کەلار لە یەکێک لە ترەفیکلایتەکان کلێنسی فرۆشتووە لەو کاتەدا فیشەکێک بەرملی کەوتووە و بریندار بووە. دواتر نەشتەرگەری بۆ ئەنجام درا و فیشەکەکە لە ملی دەرهێنرا. ئیشمە کرد ئێتر تاقە بوو من ترسیام ڕامە کرد وەکتە بینام خەڵک زۆر کە لە کۆم بۆ سە چاودە لە خەڵک وەدەبا خۆمشان لە ژێرە تانکیە خۆمشان لە ژێرە تانکیە دەور چارەکیە گولە نەما هەڵسیا کەمێکم ڕاکرد نام چۆن ئەوی تایل و لامە یەکسەر کەوتم. کێ برتی و دەقە بۆ قەسخانەوەی؟ دوو گەنج ماتوەر منیان برد بۆ هین تەوارێگەی کەلار. باوکی حسێن تەمەنی 32 ساڵە بەڵام 8 کوڕ و 2 کچی هەیە. ئەو پێشتر لە فەلوجە ژیاوە و دوای ڕوخانی بەعس و کوژرانی باوکی گەڕاوەتەوە بۆ کوردستان. عەلی حسێن هەرچەندە دۆخی دارایی خراپە بەڵام وەک خۆی دەڵێت حەزی لە منداڵی زیاترە. من بۆ مناڵ زۆرم کردووە لەبەر ئێمە لە فەلوجە بووین بێکەس بووین کەسمانەوە ئێمە کورد بووین کەسمانەوە من بڕیارمدا وتم ئەبێ مناڵم زۆرە بێ هاتم بۆ کورسان ئەوە مناڵەکانم زۆرم کرد و با مناڵ زۆرەوێ و با ملت کورد زۆرە بێ تێگەی ئەو بڕیاری خۆمە لەبەر ئەمەیە کات باوکم کوژە ئەمە بێ کەس لێ بوون کەس ناتە هانامان. لە خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستاندا نزیکەی 10 کەس گیانیان لەدەستدا و دەیان کەسیش بریندار بوون. خراپی دۆخی گوزەرانی حسێن و مانەوەی بەو شەوە درەنگە لەسەر جادە بۆ کلێنس فرۆشتن وای کرد برینداربوونەکەی دەنگدانەوەی گەورەی لێ بکەوێتەوە. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا گەرمیان. Serokê hilbijartî Amerîka Joe Biden sozdaye ku di rûyê serkirdeyên zordar yên wekû Serokê Rûsya Vladimir Putin da raweste û dibêje ew ê xwe di zûtirîn dem de bigihîne hevalbendên xwe yên NATOyê ji bo serrastkirina pêwendiyan. Berefrehî di vê raportê de ne.
هەواڵتی سەرۆک دۆناڵد ترامپ لەگەڵ سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین و نەرازبوونا وی بۆ ڕێخنەکردنا پوتینێ بە دەمێکی بالای چاودەران کشاند. li gorî min têkiliyên wan her ji dema bazirganiya Donald Trump dest pê dike û hûn xwestekên wî di sala 2016 da hebûn ku ne siyasî bûn lê li ser karsaziyê bûn. هی ew ne zelalek û helwesta serokê hilbijartî Joe Bidenê çawa be ku sozdayek û ber Putinê bisekine û tekiliyên li gel NATOyê durust bike ku ev difikre ku ji ber Serok Trump xerab bûbû. Serok gilî û gazînan kiribû ku hevalbendên NATOyê wekî Almanya Amerîkayê ji bo berjewendiyên xwe bikartînin ku divê ku bêtir pere deynin ji bo berewaniyên xwe. Hin pispor dibêjin gotinên Trump ji kiryarên wê pirtir zirar gihandiye vê hevalbendiyê. Ji bo hevalbendiya transatlantîkê ra Trump pir tehlûke bû û hê jî wisa ye. Ji aliyê baweriyê weke jî binav kir ku di sala 2016 da di kampêna xwe da NATO weke dema wê derbas bûyî nirxand bû. Ew weke serok tef negeriya lê bêguman wî wiha got. Serokên Avrupayî heta niha bi serketina Bidenê pîroz kirin bi taybet Almanya. Wezîra Berevanî Almanya dibêje Amerîka hevalbendê herê girîngî Ewropayê. Bêkarîgeriyên Amerîka li ser navokî û leşkerî Almanya û Ewropa nikarin xwe biparêzin. Ev e rastiye. Li gorî pisporan Trump dixwest ku tekiliya Amerîka û Rusyayê baştir bike. Lê ji ber vekolîna tekiliya kampeyna wî û Rusyayê de destê wî hat girêdan. Li pispor dibêjin Biden helwestekî din bikaribîne. Di nav xelkê Amerîka û Kongresê da hem demokrat û hem jî komariyan guman hebûn tiştên ku Trump hewl dida ku Rûsya ra çêke. Ji ber wê jî wî li ser Rûsyayê tiştek bi dest nexist. Ew ê Biden xwedî siyaseteke cuda bimeşîne. Pisporên din jî dibêjin ev pir hîvî nakin ku tekiliya Washington û Moskowê bigohere heta ku Putin serokê Rusyayê be. Putin qet naxwaze polîtîkayên xwe biguherîne. Ji ber wê jî ez difikirim ku pir derfet tune ye. Ez naxwazim ku yek hebe bixwaze têkiliyekê ji nû ve li gel Rûsya çêke. Sekreterê Giştiya NATOyê Jens Stoltenberg dibêje Rusya bi berdewamî mafê xaka Gürcistan û Ukraynayê bin pê dike û bi berdewamî li Qrimê de leşkeriyê xwe zêde dike ku ev hemû dibin mijarên girîng li hemberê NATO û reveberiya Bidenê di sala 2021 de. Ne tenê komariyên di Kongresa Amerîka da wê rexnegiriya serokê hilbijartiyê Demokrat Joe Biden bikin dema ew bi fermî bibe serokê Amerîka. Belê ew dê her wiha ji aliyê baska pêşverûya di nava partiya wî ya Demokrat de jî rastî hin rexneyan bibe. Li vê raportê temaşe bikin. Joe Biden serokî hilbijêrdira û hêşta çend hefteyekî mawe ta koşkî spî, belam hel li îstawa balî pêşkewtûxwazî demokratekan ke delên yarmetîderî bûn li birnewê hilbijardin de berengarî bûnetewe. هەنگاوی داهاتوومان ئەوەیە دڵنیابوونەوە لەوەی بەڕێوەبەرایەتی بایدن بەڵێنەکەی خۆی بەجێ دێنێت بەڵێنەکەی بۆ گەنجان بۆ بزوتنەوەی بلاک لایڤ ماتر و کۆمەڵی چینی کرێکار لە سەرتاسەری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا. چەند کاندیدێکی باڵی پێشکەوتوخواز لە سەرەتای ئەم ساڵدا بەشدار بوون لە کێبڕکێی دموکراتەکاندا بۆ کاندیدی سەرۆکایەتی و هەندێکیان جارجاریش ڕەخنەیان لە حیزبی دموکرات دەگرت. ئێمە ڕوبەڕووی هەموو دەستگای سیاسیەکان دەبینەوە چ دەستگای کۆماریەکان و چ دەستگای دیموکراتەکان بێت. ئەمە مشتومڕێکی ناخۆشی لێکەوتەوە لەبارەی بەهاکانی حیزبەوە کە هەرگیز بە تەواوی چارەسەر نەکران. پارتی دیموکرات پارتێکی پێشکەوتوخوازە و بیرۆکەی پێشکەوتوخوازیش بیرۆکەیەکی خۆشەویستە لە ناو خەڵکدا تەنانەت ئەگەر زۆر کەس لەم قۆناغەشدا نەیانەوێت لەسەر ئەوە قسە بکەن. بایدن بە بیرهێنانەوەی کارەکانی خۆی وەک جێگیری سەرۆکایەتی باسی ئەوەی دەکرد کە دەتوانێت پردێک بێ بۆ گفتوگۆکان لە ناو حیزبەکەیدا. پێشکەوتوخوازەکان کاریان لەدەست دێت. ئەو دیموکراتانەی لە هەڵبژاردندا بەرامبەر بایدن دۆڕاندیان وتیان کە ئەوان گفتوگۆ لەسەر بیرۆکەی پێشکەوتوخوازانەیان پێشخستووە. ئێمە لە ئیستادا بیرۆکەمان هەیە باسی لێوە دەکەین کە تەنانەت ساڵێک پێش ئێستاش باسی لێوە نەکراوە. باجی لە سەدا 2 سامان و دارایی و چاودێری سەرتاسەری بۆ منداڵان کە دەکرێت نزیک بن لە ڕاستی. بەڵام دیموکراتەکان لە کۆنگرێسدا وەک پێشبینی دەکرا لە هەڵبژاردننی مانگی 11دا کورسی زۆریان بەدەست نەهێنا
چەندین لە میانەڕەوەکان هۆکاری دۆڕاندنیان گرێدایە دروشمی پێشکەوت و خوازەکانەوە وەک دروشمی کەمکردنەوەی بوجەی پۆلیس. ڕخنە و قسە و باسی زۆر هەیە لەسەر باڵی پێشکەوت و خواز و ئەوەی دەڵێن کە ئایا بەڕاستی ئەمە ئەو ئاراستەیە کە ئەمریکیەکان دەیانەوێت ئەگەر سەیری هەردوو ئەو ئاراستەیە بکەیت کە دیموکراتەکان وەک پێشبینی کرابوو کورسی سیناتیان بەدەستهێناوە هەروەها لە ئەنجومەنی نوێرەنانیشدا کورسیان لەدەستچوو دەگوترێت کە ئەجێندای پێشکەوت و خواز بەو شێوەیە خۆشەویست نییە کە پێشکەوت و خوازان پێیان وابووە. بەڵام بایدن هێشتا پێشکەوت و خوازەکانی لە بەرچاوە بۆ ڕێکخستنی کابینەکەی. بەڕێوەبەرایەتی بایدن زۆر استراتیژیک و وریایە ئەوان دەزانن کە پێویستە باڵی پێشکەوت و خوازی حیزبەکەیان لەگەڵدا بێت بێگومان ئەوان پێشتر ڕازی بوون لەسەر هەندێک لە پۆستەکان بۆ ئەوان. بەڵام تەنانەت ئەگەر بایدنیش لەگەڵ پێشکەوت و خوازەکاندا هاودەنگ بێت لەسەر دانانی یاسای نوێ وەک یاسا بۆ گۆڕانی کەشوهەوا و چاکسازی لە پۆلیسدا و چاودێری تەندروستی، بەڵام هێشتا بەختێکی کەم هەیە کە یاساکان لەلایەن کونگرەوە پەسەند بکرێ. دەرفەتەکان بە شێوەیەکی باوەڕ پێنەکرا و لاوازن. من پێم وایە زۆر قورس دەبێت بۆ پێشکەوت و خوازان کە بتوانن هەر جۆرە چاکسازیەکی گەورە بکەن کە وەک یاسایەک بتوانێت جێبەجێ بکرێت. بۆ زۆرێک لە پێشکەوت و خوازەکان سەرۆکایەتی بایدن دەرفەتێکە بۆ تێپەڕاندنی ترامپ و هەروەها دەرفەتێکە بۆ گۆڕانکاری گەورە کە لە پێشیاندایە. دەمەژمێرە نیویۆرکێ یا بناوێ وەڵدرۆف ئەستۆریا کو خەلکێ باژێر لە درێژیە چەند نفشان حەز دەکەن لەوەر کۆم ببن هاتە نوکردن و لە کۆمەلەیە دیرۆکیە نیویۆرکێ هاتیە پێشانکردن. ئەڤ راپۆرت بهتر ڕوونی دەدە سەر دەمەژمێرە وەڵدرۆف ئەستۆریا. لە لای کاتژمێرەکە چاوەڕوانم بکە ئەمە ئەو دەستەواژەیە بۆ پتر لە سەدەیەکە دانیشتوانی شاری نیویۆرک کاتژمێری وەڵدۆرف ئەستۆریایان وەک شوێنی بەیەک گەیشتن بەکارهێناوە. کاتژمێرەکە لە هۆڵی ئوتێلی وەڵدۆرف ئەستۆریا دانرا. ئەم کاتژمێرە بەناوبانگە ئێستا لە کۆمەڵەی مێژووی نیویۆرک دانراوە بەهۆی ئەوەی ئوتێلەکە نۆژاندکردنەوەیکی گەورەی تێدا ئەنجام دەدرێت. کاتژمێرەکە دیاری ڤیکتۆریا شاژنی ئینگلتەرە بوو. یەکەم جار لە پێشانگای جیهانی لە ساڵی 1893دا خرایە بەر دیدی گشتی. بەهزری من ژمارەیەکی زۆر لە کاتژمێر لەو پێشەنگایەدا نمایش کراون. وابزانم تەکنۆلۆژیا و میکانیزمەکان لە پشتی دروستکردنی کاتژمێرەکانن. هەمیشە سەرنجی خەڵکی ڕاکێشاوە و کاتژمێرەکان بۆ چەندان سەدەیە مەسەلەی سەرنج ڕاکێشان بوون. لە سەدەی 21دا میکانیزمی ئەو کاتژمێرە بە زەحمەت دەتوانێت هاوڵاتیان سەرسام بکات هاوشێوەی ئەوەی پتر لە سەدەیەک دەیکرد. بەڵام ڕۆڵی ئەو کاتژمێرە لەمڕۆدا جیاوازە بەوەی کە هەر ئینچێک لەو کارە هونەریە قەشەنگە جا بورجێکی لە تەختە دروستکراو بێت و بە زێر ڕازانرا بێتەوە یان بە مەدالیای زیوی جوان دەشێت وەک کتێبێکی مێژوو بخوێندرێتەوە ئەوەی 27 ساڵ لەمەوبەر وەک دەستکەوتەکان تێیان دەڕوانرا. بینەری هێژار لە ڤرام دگهن داویە کورد کۆنێکشنە ئیرۆ تا جارە بێ هەر شاڵ.